کاتێک ماندووبوونی جوتیارێک و بە پیتی خاک دەبنە یەک بەرهەمەکە دەبێتە تابلۆیەکی ڕەنگاوڕەنگ. لە ناو دڵی عینکاوەدا سەلوان پیاوە جوتیارێکی کریستیان بە بەرهەمێنانی 52 جۆری جیاوازی ترێ کە چواردەیان بێتۆن جەژنێکی بۆ بەرەکەتی زەویەکەی گێڕا. ئەمە ئافرەتە دایکی سەلوانە، هاتووەتە فیستیڤاڵی ترێ تا شانازی بە بەرهەمی کوڕ و هاوسەرەکەی بکات و بڵێت ئێمە بێڕکابەرین لە بەرهەمێنانی جۆرەکانی ترێ. سەلوان لە منداڵی حەزی دەکرد لە زراعەت ئەو شتە. خۆی بابی ئیشی ئەوە بوو، یعنی زراعەت و ئەو شتانە. ئەویش دائیمەن لە منداڵی هەر لەگەڵ بابی دەبوو کە بابی نەخۆش بوو مەجبوور بوو ئەو ئیشەی دەکاتن. ئێستا وەڵڵاهی نەوعی کشمیشی زۆر باشە، وانی بێدنک تقریبا زۆر ئەنواعی هەیە لەوانە، ڕەش و سپی هەیتی، ئەوانی پێشتریژەی ڕەژمیری ترێی ڕەش. ساکە هەرە جۆرە باشەکەی ئەو ترەیە کە لە عینکاوە بەرهەم دێت و ناوی باپیری سەلوانی لێنراوە چونکە کاتی خۆی بە دەستەکانی ئەو چێنراوە. هاوڵاتیانی کریستیان و میوانان خۆیان پێ نەگیرا و ناوبەناوە چەندانە ترەیەکیان لێ دەکردەوە و تامیان تاقی دەکردەوە. بە کوتەی بەشداربووان ترێکان تامیان جیاوازە. چەند نەوعمان هەیە، یعنی مطعەمەوە چی دەرەی متربە کرایە، تامی هێل دەدا، تامی فرەولە دەدا، تامی هەندێک یعنی بەرەبوومی دیکە لەگەڵی تێکەڵاو دەکاتن. بەڕاستی ئەوە زۆر دەگمەنە، یعنی لە جیان ئەو ترەیە نییە، بەس ئەوەندە ئێستا لۆ لێرە عالەمە دەبینی هەرێکە دوو عەلاگە و سێ عەلاگە ترێ دەباتن چونکە درێ و تری خۆمانە. بە ئامادەبوونی بەرپرسە باڵەکانی کریستیان لە ناو فێستیڤاڵەکەدا جەختکردنەوە بوو لەسەر پاراستنی شوناس و ناوبانگی ترێ عینکاوە کە لە مێژوودا بە بەرهەمە زەنگینەکەی ناسراوە. ئەم بەربوومە کە ئەمڕۆ لێرە دەبینین بە دڵنیاییەوە ئەگەر بتوانین بە پرۆژەیەکی گەورەتر بە کەمیەیەکی گەورەتر بەرهەم بهێنرێ، بە دڵنیاییەوە دەتوانین لە بۆ شارەکانی دیکەی کوردستان بنێری و هەروەها لە بۆ شارەکانی دیکەی عێراق بنێری و لە بۆ وڵاتانی دراوسێش. ئەمە ئەم بەربوومی کشتتوکاڵیە بەربوومێکی زۆر گرنگە و دڵنیام ئەو کارە مستەقبەل و دوا ڕۆژێکی زۆر باشی دەبێت. ئەو ترەیە کە جوتیارە نمونەیەکانی کریستیان لە سنووری عینکاوە ساڵانە بەرهەمی دەهێنن، لێی وشک دەکرێتەوە بۆ کشمیش و بەشێکی زۆرشی بەکار دێنرێت بۆ شەراب و سرکە. ئەمە جگەلەوەی دەنێردرێتە بازارەکانی هەرێمی کوردستان. فێستیڤاڵی ترێ هەموو ساڵێک کریستیانەکان ڕێکی دەخەن و تێیدا تەنیا نمایشکردنی بەرەکەتێک ناخەنە ڕوو، بەڵکو دەیانەوێت بڵێن جوتیارە نمونەیەکانی کریستیان بەرهەمەکانیان سەرنجڕاکێشن. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر،